ناڕەزایی و نیگەرانی خەڵکی کوردستان لەم ڕەوشە ناجێگیرە سیاسی و داراییەی کە 2 ساڵە لە هەرێمدایە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێت. بازنەی گردبوونەوە و خۆپیشاندانە مەدەنیەکانی هاوڵاتیانیش بەرەو فراوانترە چێت. چالاکوانانی مەدەنی لە کفریدا جەخت لەوە دەکەنەوە کە بەدەستهێنانی ئامانجی خۆپیشاندان گرتنەبەری ڕێگای مەدەنی و هێمنانەی پێویستە. بەڕاستی خۆپیشاندانی هێمنانە زۆر لە بەرژەوەندی و چینانەیە کە داوای مافەکانی خۆیان دەکەن، چون توندیتیژی و کاری ناشارستانی ئەبێت ئێمە ساڵێکی تر 2 ساڵی تر هەوڵ ئەو کێشانم دێن کە لە ئەنجامی توندیتیژیوە دروستە بێت. داوای مافی خۆتەکەی خۆت و داوا ناکەی حکومەت بڕۆخێنی بۆ داواکەی مافی خۆت داواکەی ئەویش موچەی خۆی مافی خۆتە ئەبێ خۆپیشاندان بکەی بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی شارستانیانە داوای مافی خۆتەکەیت و نەک بۆ ئەوەی کەواتو ئێمەی ئەوەی کەوا چەند ساڵە دروستمان کردو و کۆمان کردوەوە ڕێکمان خستووە لە پێناوی بەرژەوەندی خۆمانە کە دووبارە بیڕۆخینەوە بگەینە سەر سفر. 2 ساڵە لە زۆربەی شار و شارۆچکەکانی سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕیندا جیاواز لە ناوچەکانی هەولێر و دهۆک بەردەوام موچەخۆران لە پێناو داواکردنی مافەکانیاندا دێنە سەر شەقام و بە ڕێگای مەدەنی دەنگی خۆیان دەگەێنن. چالاکوانێک دەڵێت چەند گرنگە خەڵک لە پێناو مافەکانیدا خۆپیشاندان بکات، ئەوەندەش گرنگە ناڕزایەکان بە شێوازی ئاشتیانە بن. بە بۆچوونی من کۆی ئەو ناڕزانی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دەکرێت ڕەوایە، چەند بەقەد ئەوەی خەڵک پێی ڕەوایە ناڕازێ بکە بەقەد ئەوەندە زیاتریش دەبێ ناڕزایەکان ئاشتیانە بێت بۆ گەیاندنی ئامانج. چکە من پێم وایە ئامانج لە ئەو پەڕی هێمندا بەدیدێت و لە ئەو پەڕی ئارامی و پاراستنی ئازادی خەڵکدا بەدیدێت، چکە پێی ئەچێ خەڵکێک لەم نەڕازایانە ڕازی نەبێ خەڵکوانە ڕازای دەربڕێ، بۆیە تۆ ناکرێ هیچ جۆرە هێرشێک هیچ جۆرە پلانێک بۆ هێرشبردن یان ئەنجامدانی توندیتیژی ئەنجام دەیت. هاوڵاتیان تاکەچەکی دەستیان بۆ دەربازبوون لەم قەیرانانەی تێکەوتون تەنها بە خۆپیشاندان و گردبوونەوەی ناڕزایی دەزانن، جەختیش دەکەنەوە هەتا ڕێگای مەدەنی و هێمنانە هەبێت توندوتیژی لە دەربڕین ناڕزاییدا ڕەت دەکرێتەوە. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.